a member of the society. وەزارەتەکانی خوێندنی باڵا و پەروەردە و ئەکادیمیای کوردی لە ڕێگەی پرۆژەیەکەوە زمانی کوردی فێری ئەو هاوڵاتیە بیانیانە دەکەن کە بۆ کار و خوێندن دێنە هەرێمی کوردستان یاخود ئارەزووی فێربوونی زمانی کوردی دەکەن. وەزارەتی ئێمە وەزارەتی خوێندنی باڵا توێژنە و زانستی وەزارەتی پەروەردەوار و ئەکادیمیای کوردی ڕاست پاردووە کە ئەم پرۆژەیە ئامادە بکەن کە تاقیکردنەوەی نیشتیمانی ئەنجام بدرێت بۆ ئەو کەسانی کە لە نەتەوەیەکی تر نەتەوەی غێری کوردینە با بڵێن نەتەوەی کوردی نینە بۆ ئەوەی بتوانن خودرێژە بە خوێندنیان بدەن یاخود کار بکەن لە هەرێمی کوردستان. لە هەولێر تاوتوێی 60 توێژینەوەی زانستی لەبارەی زمان و پەروەردە دەکرێت. مامۆستایەکی زانکۆ دەڵێت زمانی کوردی فرامۆش کراوە و پێویستە لایەنی پەیوەنددار کار بۆ زیندووکردنەوەی ئەم زمانە بکات بەتایبەت لە زانکۆ و ناوەندەکانی خوێندن. لەو کۆنفرانسە 180 کۆنفرانس توێژینەوەی زانستی پێشکەشکرا 60 قبول کران 58 ڕەت کرایەوە لەو 60 دەیان لە وڵاتانی دەرەوەیە لە ئەمریکا و ئیتالیا و بریتانیا و پۆڵندا و هەروە لە قەتەرە لە ئیماراتە لە سعودیەیە لە ئوردونە. زمانی کوردی من نامهێ بچ بە ناو تەفاسیلێکەوە بەڵام غەدێکی زۆری لێکراوە ئێمە کە زمانی فەرمی هەرێمی کوردستان زمانی کوردیە پێویستە زیاتر ئاوڕێ لێ بدرێتەوە زیاتر ڕێک بکرێ بگونجێ و ڕێک بخسترێتەوە بە تایبەتی لەلایەن سەنتەرە زانستیەکان لە ناوەندە زانستیەکانی وەکو زانکۆکان و ئەوانەوە مامۆستایانی ئەو بوارانە زیاتر بەخەم بن. لەگەڵ ئەوەی هەوڵەکان بەردەوامن بۆ پاراستنی زمانی کوردی بەڵام لە بەشێکی زۆری شوێنە گشتی و بازرگانیەکان جگە لە زمانی کوردی کار بە زمانەکانی تر دەکرێت. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.